بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە ژمارە بەس لە کار و پرۆژە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا کە بە بڕی زیاتر لە 33 ملیار دینار هاوکاری خەڵکانی هەژار و کەم دەرامەتیان کردو لە ساڵی 2022 بە بڕی زیاتر لە 4 ملیار دینار هاوکاری خەڵکانی هەژار و کەم دەرامەت و نەخۆشان کراوە لەگەڵمان بن بەداتە چالاکیەکانی وەکارە خێرخوازیەکانی بەخشینتان بۆ ڕوون دەکەینەوە. ئەگەر سەرەتا لە چالاکی 2022 دەست پێ بکەین کە دەستگای خێرخوازی بەخشین لە کار و چالاکی بەرداوامە بۆ هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت و لێقەوماو جۆری هاوکاریەکان و بڕی هاوکاریەکان چەند بووە و ژمارە و خێزانانەی کە لێ سوودمەند بووە بۆ نمونە دروستکردنی خانووە بووە بۆ هەژاران و کەم دەرامەتان لە 2022 بەڕێژە 1 ملیار و 78 ملیۆن و 174 هزار دینار خانوو دروست کراوە ژمارە و خێزانانەی کە سوودمەند بوون 29 خێزانە هاوکاری بۆ بێباوکان ئەو مناڵانەی کە باوکیان نەدەستداوە ئەو هاوکە بڕی ئەو هاوکاری کە پێیان دراوە لە 2022 457 ملیۆن و 304 هزار دینار بووە کە 6490 منداڵی بێباوک لەو هاوکاریە سوودمەند بوون. هاوکاری هەژارانە بە بڕی 141 ملیۆن و 53 هزار و 250 دینار هاوکاری هەژاران کراوە لەو ڕێژەیە 678 خێزان سوودمەند بوون. موچەی بێباوکان ئەو موچەیە کە موچەیەکی بەردەوامە بۆ منداڵانی بێباوک کە دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازان پێشکەشی دەکە بڕەکەی لە ساڵی 2022 1 ملیار و 421 ملیۆن و 773 هزار دینار بووە 1082 منداڵی بێباوک لی سوودمەند بوونە کە دیارە ئەو موچەی سەرەوە هاوکاریە بەڵام ئەویان موچەی بەردەوامە کە بەردەوام مانگانە زیاتر لە 100 هزار دەدرێت بە منداڵانی بێباوک. بەڵێ سەبارەت بە خاوەن پێراویستە تایبەتەکان دیارە لە هەرێمی کوردستان خاوەن پێراویستە تایبەتەکان لە بارودۆخێکی خراپدان حکومەت بڕەپارەیەکی زۆر کەم بە خاوەن پێراویستە تایبەتەکان دەدا کە 150 هزار دینارە بۆ ئەوانەی سەرچاوێکی داهاتیان نییە وە لە ساڵی 2012 شەوە وەرگرنی کەمەندامینوەی ڕاگرتووە بەڵام دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازان خاوەن پێراویستە تایبەتەکانی لەبیر نەکردووە 500 هزار دینار هاوکاری خاوەن پێراویستە تایبەتەکان کراوە لە 2022 کە 12 خێزان لێی سوودمەند بوون. هاوکاری نەخۆش دیارە هەم ئەوانەی کە بە هاوکاریکردنی نەخۆش بە نەشتەرگەریکردن بێت لە ناوخۆ بێت نەدەرەوەیان بۆ دەرەوەی وڵات بێت بە بڕی 134 ملیۆن و 640 هزار دینار هاوکاری 779 نەخۆش کراوە. دابینکردنی کورسی کارەبایی بۆ خاوەن پێراویستە تایبەتەکان بە بڕی 63 ملیۆن و 753 هزار و 500 دینار بووە کە 47 خاوەن پێراویستی تایبەت و بڵین خێزان لێی سوودمەند بوون. دابشکردنی خۆراک دیارە لە 2022 دابشکردنی خۆراک وەکو ساڵانی ڕابردوو بەردەوامی هەبووە بە تایبەتی لە سەردەمی ئەو هەژاری کە ڕووی لە کۆمەڵگەی کوردی کردووە بڕی دابشکردنی خۆراک لە 2022 250 ملیۆن و 280 هزار دینار دابش کراوە بەسەر 6960 خێزان لێی سوودمەند بوون. سەبارەت بە کڕینی ماتۆری بار بۆ هەژاران و ئەوانەی کە کەم دەرامەتن 13 ملیۆن و 230 هزار دینار دراوە بە کڕینی ماتۆری بار بۆ هەژاران کە 6 خێزان لێی سوودمەند بوون لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان هاوکاری مناڵانی هەژاری شەبووە بە هەمان شێوە کە 27 ملیۆن و 330 هزار دینار بووە و 2467 خێزان و مناڵ لێی سوودمەند بوونە. جگە لە هاوکاری نەخۆشان کە پێشتر ئاماژەمان پێکرد نەخۆشخانەی بەخشین و کۆمەڵگەکانی بەخشین لە شار و شارۆچکەکان هاوکاری نەخۆشانیان کردووە بۆ نەخۆشخانەی بەخشین بە بڕی 260 ملیۆن دینار هاوکاری 450 نەخۆشی کردووە کەم لە دەرمان بووە لە پشکنین بووە لە نەشتەرگەری بە خۆڕایی بووە.
دابشکردنی نەوت دیارە لەگەڵەوەی کە حکومەت وەکو پێویست بارکی خۆیان لەستاوە دەستگای خێرخوازی بەخشین لە مرۆوەشەوە باوکاری خێرخوازان دابشکردنی نەوتی لەبیر نەکردووە لە 2022 51,750,000 دینار بۆ کڕینی نەوت دابین کراوە 1,750 خێزان لەو لە دابشکردنی نەوت سودمەند بوون. پرۆژەی قوربانی شە بووە کە سونەتی قوربانی زیندوو کراوەتەوە 258,754,000 دیناریش بۆ پرۆژەیە خەرج کراوە کە هەژاران و کەم دەرامەتان لێی سودمەند بوون. ڕێژەی ئەوانەی کە و خێزانەی کە لێی سودمەند بوون لە 2022 635 خێزان بووە. خولی هاوینە هەبووە بۆ بێباوکان بۆ منداڵانی بێباوک 20,108,000 تەرخان کراوە 250 خێزان لێی سودمەند بوون. بەڵێ کۆی گشتی ئەو هاوکاریانەی کە ڕێزگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان و کوردانی تاراوگە پێشکەشی باژار و کەم دەرامەتان کردووە لە ساڵی 2022 4,768,750 دینار بووە 22,371 خێزان لەو هاوکاریانەی بەخشین لە 2022 سودمەند بوون. بچینە سەر هاوکاریەکانی بەخشین ئەوەی کە بینیتان 2022 بوو یەک ساڵ بوو بچینە سەر هاوکاریەکان لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا هاوکارانێک کە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان پێشکەشی کردووە دروستکردنی خانوو هەبووە بە بڕی 9,885,888,250 دینار 192 خانوو لە 12 ساڵی ڕابردوودا بۆ هەژاران و کەم دەرامەتان دابین کراوە. هاوکاری بێباوکان بە بڕی 927,747,000 دینار بووە 10,501 خێزانیش لەو هاوکاریە سودمەند بوون. هاوکاری هەژاران و قوتابیان و ژینگە پارێزانیش بە بڕی 4,733,602,250 دینار بووە کە 19,894 خێزانیش لەو هاوکاریە سودمەند بوو. موچەی بێباوکان 6,500,925,750 دینار بووە کە 1,082 منداڵی بێباوک و خێزان لەو هاوکاریانە سودمەند بوون. سەبارەت بە هاوکاری خاوەن پێراویستی تایبەتەکان لە 12 ساڵی ڕابردوودا 312,621,000 کراوە بۆ 2,407 خاوەن پێراویستی تایبەت. هاوکاری نەخۆش 1,444,466,750 دینار بووە کە 5,732 خێزان لێ سودمەند بوونە. کورسی کارەبایی و شەحن بۆ خاوەن پێراویستە تایبەتەکان 379,857,000 دینار تەرخان کراوە بۆ ئەو هاوکاریە کە 299 خاوەن پێراویستی تایبەت لێ سودمەند بوونە. دابشکردنی خۆراکیش لە 12 ساڵی ڕابردوودا دەستگای خێرخوازی بەخشین 6,526,925,750 دینار خۆراکی دابش کردووە کە بڕەکەی ئەوانەی کە لێ سودمەند بوونە 43,664 خێزان لەو هاوکاریە سودمەند بوون. سەبارەت بە هاوکاری ئاوارەکان هەبووە پەنابەرانی ڕۆژاوای کوردستان لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا ئاوەرەکانی سەردەمی شەڕی داعش و سەردەمی 16 ئۆکتۆبر و ئەوانە کە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان هاوکاری بۆ دابین کردوون بڕیە هاوکاریە بە دینار 518,680,000 دینار بووە 11,104 خێزان لێی سودمەند بوون. کردنەوەی نەخۆشخانەیەک و 5 کۆمەڵگەی پزیشکیە کە تێسوەکەیان 5,406,369,400 دینار بووە بە کوالێتێکی باش بە نرخێکی کەم هەروە هاوکاری بۆ نەخۆشان لە شار و شارۆچکەکان خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش کردووە. کڕینی پێنج ئۆتۆمبیل هەبووە بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت بۆی کە بژێوی خۆیان پێدابینکەن بەڕەکەی 7 میلیۆن دینار بووە کە 5 خێزان لێی سودمەند بوون. پرۆژەی قوربانی هەبووە کە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان ئەنجامی داوە 6,8,871,750 دینار بووە بڕیۆ پارەی کە تەرخان کراوە 46,260
خێزان لە پرۆژەی قوربانی سوودمەند بوون. بەڵێ دیارە بەخشین جگە لە هاوکاری خێرخوازان نۆژانکردنەوەی قوتابخانەشی لەبیر نەکردووە بە بڕی 27 میلیۆن و 600,000 دینار 19 قوتابخانەی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان نۆژەن کردوتەوە. دابشکردنی مەکینەی درومان و کردنەوەی خول هەبووە بۆ خانمان و بۆ هەژار و کەم دەرامەتان ئەمیشان 51 میلیۆن و 799,500 دیناری بۆ تەرخان کراوە 472 خێزانیش لەو پرۆژەیە سوودمەند بوون. دابینکردنی ماتۆر هەبووە لە ماتۆر بۆ بژێویژیان ماتۆڕی بار بە بڕی 118 میلیۆن و 900,000 دینار بووە 67 خێزان لێی سوودمەند بوون. دابشکردنی جلوبەرگ هەبووە هەم لە کاتی جەژنەکان و هەم لە کاتی کردنەوەی قوتابخانە بەوانەی کە هەژار و کەم دەرامەتن بە بڕی 132 میلیۆن و 33,000 دینار بووە کە 5,877 خێزان لەو هاوکاریانە سوودمەند بوون. بەڵێ دابشکردنی نەوت لە 12 ساڵی ڕابردوو بە بڕی 54 میلیۆن و 142,000 بووە 1,897 خێزان لێی سوودمەند بوون. پرۆژەی ڕۆژشکاندنە بووە لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە تێچوەکە 1 میلیۆن و 868,000 دینار بووە. لێدانی بیر هەبووە بۆ ئەوانەی کە ئەو ناوچانەی کە کێشەی کەمی ئاویان هەبووە ئەویش بە بڕی 700 میلیۆن دینار بووە. جگە لەوەش هاوکاریکردنی مزگەوت و نۆژەنکردنەوە بووە بە بڕی 59 میلیۆن و 375,000 ئەنجام درراوە. هاوکاری نەخۆشانی کۆرۆنا هەبووە 1 میلیۆن و 868,000 پارەی بۆ تەرخان کراوە. کۆمەکی زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر هەبوو کە ساڵی ڕابردوو بووە ئەمەیان 260 میلیۆنی بۆ خەرج کراوە 450 خێزان لە هاوکاریانە سوودمەند بوون. کۆی گشتی ئەو کارە خێرخوازیانەی کە بەخشین پێشکەشی کردو بە هاوکاری خێرخوازان لە 2009 تاوەکو 2023 کە بڕەکەی 33 ملیار و 215 میلیۆن و 588,650 دینار بووە و لەو ڕێژەیە 149,928 خێزان لە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین سوودمەند بوون. لە ئێستاشدا بۆ 2023 دەستگای خێرخوازی بەخشین پلانی نوێی هەیە بۆ هاوکاریکردنی هەژاران و کەم دەرامەتان و بۆ دابشکردنی نەوت هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی نووسنگەکانی بەخشین لە سار و چارۆچکان هاوکاریەکانیان بگێنن. بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.